بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئەمڕۆ لە خاکی پیرۆزی کوردستان ئێمەوەتاین لە قەزای ئاکرێ شاری ئاکرێ. شاری ئاکرێ تەمان شارێکی زۆر کۆنە، یەکێکە لە کۆنترین شارەکانی نەک هەر کوردستان بەڵکو عێراقیش. ئەم شارە باس و خواسی لە نووسراوەکانی ئاشوور 3000 ساڵ لەمە پێشا هەیە و باس و خواسی لە دەوڵەتی نووسراوەکانی دەوڵەتی ڕۆمی 2000 ساڵ لەمە پێشا هەیە و باس و خواسی لە نووسراوە ئیسلامیەکانی وەکو معجەم البولدان وەکو ئیبن ئەسیر بە درێژی باسی ئەم شارەیەکەن. ئەم شارە لە زۆر ڕووی مێژوویەوە کاریگەری لەسەر ناوچەکە هەبوو. یەکێک لەوانە کە گوایە ئەڵێن شایەک بە ناوی میرزەیت ئەو دروستی کردووە، ئەم شارەی دروست کردووە، وەختی خۆی ناوی ناوە ئاکرێ بە ناوی گوایە ئاگرەوە. بەڵام من وازانم کە ئەم شارە لە ئەسڵا ناوی بڵێن عەقرە بووە، یعنی عەقرەکە کۆنترە تاکوونێ ئاکرێکە. عەقرەکە یعنی شوێنێکی پەناگا لە پەناگایەکە بۆ دوای ئەم عەقرەیە بۆ بە ئەکرە، دوایی بۆ بە ئاکرێ. لەوە ئەگینا ئەم ناوچەیەکی زەردەشتی نەبووە لە کۆنا. ئەم ناوچە سەر بە دەوڵەتی ڕۆم بووە کە ناوچەیەکی مەسیحی بووە و ئۆتە کەنیسە لە پشتمانەوە چەند کەنیسە لەم شارە هەیە، بەڵام ئاگرخانەیەک ئاگرپەرستیەک کوورەیەک لێران نییە کە بیسەلمێنەکە. ئەم ناوچەیەکی ئاگرپەرستی بووە. زەردەشتیت تەنها لە خواری هەولێرۆ بۆ خوارەوە بۆ شارە زور و ئەوانە هەبووە. لە هەولێر بەم دیوە بە درێژایی مێژوو سەر بە دەوڵەتی ڕۆم بووە و ناوچەیەکی مەسیحی بووە. تەنانەت باز لەوە کرێت کە لە پشتمانەوە قەڵایەکی لێیە، قشڵەیەکی گەورەی لێیە، قەڵایەکی زۆر کۆنە، تەمەنی بۆ 2500 ساڵ لەمە پێش ئەگەرێتەوە. ئەو قەڵایە زۆر کۆن بۆ، بەڵام دوایی پیاوێک هاتووە، میرێک هاتوو، میرێکی کورد بە ناوی عیسای ئەحدەب هاتووە. ئەو پیاوە ئەم قەڵایەی دروست کرد بە ناوی قەڵای حەمیدی، ئێرە بە ناوی خۆی ناوەنرێ عەقرەی حەمیدی. دوای عیمادەدین زەنگی کە پاشایەکی کورد بووە، دوای ئەوەی دەوڵەتی دروستەکە پێش سەلاحەدین شام و ئەوانەیەکە بە دەوڵەتی گەورە هێرشێنێ بۆ ئەم ناوچەی شارە زور و ئاکرێ ئەوانە. ئەم ناوچە ئەگرێ کابینێت لێرە عیسای حەمیری لێرە دەسەڵاتێکی باشی هەیە و حکمێکی جوانەکە هەر لێرە دایانێ بە میر لەم شارە. ئێرە بەهۆی قەڵاکەوە و بەهۆی ئەوەی کە قەبری کوڕی شێخ عەبدولقادری گیلانی شێخ عەبدولعەزیز لێرەیە، بۆ بە ناوچەیەکی ئاسەواری هەم لە ڕووی ئەوەی کە زیارەتێکی زیارەتکارانێکی زۆریان بۆ ئەو مەڵقە و هەم لەبەرەوەیشکەوە شوێنێکی ئاسەواریە. یەکێکی تر لەو شتانەی کە دێرینی و کۆنی مێژووی عەقرە ئەسەلمێنێ ئەم مزگەوتەیە. ئەمە مزگەوتی گەورەی عەقرەیە کە مێژوەکەی زۆر کۆنە، هەتا هەندێک پێیان وایە کە کۆنترین مزگەوتی کوردستان ئەم مزگەوتەیە کە گوایە عەبدوڵڵای کوڕی عومەر لە ساڵی 32 کۆچیە داوای کردووە ئەم مزگەوتە دروست بکرێت. ئێمە مزگەوتێکی زۆرمان هەیە بە ناوی عەبدوڵڵای کوڕی عومەر، نزیک بە 50 مزگەوتمان هەیە کە ناوی عەبدوڵڵای کوڕی عومەریان بەسەرەوەیە، بەڵام لە ناوچەی بادینان ئەمە یەکەم مزگەوتێکە کە ناوی عەبدوڵڵای بەسەرەوە بێ. لە هەڵەبجە هەمانە لە بیارە و لە تەوێڵە و لە پاوە و لە شمشێر و لە باینگان و لەمانە مزگەوتێکی زۆرمان هەیە کە هەمویان بە ناوی عەبدوڵڵای کوڕی عومەر گوایە ئەو دروستی کردوون. ئەمە جێکە لەوانە. ئەم مزگەوتە لە کۆنا شێوازێکی زۆر جوانی هەبوو، دیکۆری زۆر جوان بە بەردی زۆر جوان، نەخش و نیگاری زۆر سەیری تاکرا بوو، بەڵام بەداخەوە بە ناوی نۆژەنکردنەوە ئەو ئاسەوارە جوانە، ئەو شتە جوانە، ئەو کولتورە جوانەی کوردیان فەوتان و لە ناوچوو هەموو بەگەڵابە بەخۆڵ ڕێژرا و ئەم شێوازە لە فەن و کولتور و هونەری ئیسلامی هێنایەکایەوە. تەمەن ئەمە شتێکی زۆر جوانە و مەسەلێکی زۆری تیاکراوە، بەڵام هەرگیز ناگاتە ئەو شێوازە کۆنە جوانە کە ئینسانە بێ پارێزگاری لە کولتور و کەلەپوری خۆی بکە. ئەگەر گەشتیارێک بهاتایە بۆ ئەم شارە بەهۆی ئەمەوە ئەیزانی کە ئەم شارە چەند کۆنە. مزگەوتەکە تقریبا هەر هەوها بوو بەرە گەورەتر بوو، ئێستا گچکەتر بوویتەوە لە وەختی قوولە ئەوولێ. بۆچی گەچکە بوویەوە؟ لەبەرەوەی مەدرسەکە عام بوو لەو لای بوو، هەندێکی زۆر ئەو بوو، هەموو وەقف بوو، مەدرسە لەوێندەر و مەدرسەکە ئێستاهاتەوە ناو مزگەوتەکەیدا. یعنی ئەی پێش ئەوەکو بزانی چۆن بوو بێ پێشەوەی پێشویان؟ معلوماتی من نییە لەسەرەوە. شکل و شێوەی نازانم. شکل و شێوەیەوە شکلێکی ئەوە هەیە قەدیماوە. شکل هەیە. بە چەند پشت لێرە مەلابوون جەنابتان؟ تقریبا لە ساڵی 900 قەرنی دەیەمی هیجری.
پێشی 400 قسوور ساڵامە لێرەینە کەونترین مزگەوتە ئەول مزگەوتە ئەو مزگەوتە و مزگەوتی خوڕماڵ ئەو هەردوو مزگەوتە لە کوردستان و هاتنە ئاوەدانکردن وەختی کە ئیسلام داخلی کوردستان بوو بەخۆی لە فتوحات 20 هیجری کوردستان مسلمان داخلی کوردستانی بوو و مسلمانانش لە کوردستان عن قەناعەتین ئیسلامیان وەرگرت نەک بەشەر نەبووە ساڵی 20 هیجری بە ئەمری بە فەرمانی عەبدوڵڵای کوڕی عومەری کوڕی خەتاب ئەو مزگەوتە دامەزرا لە ئاکرێ لە هەنگیوە هەتا ئێستا ئەو مزگەوتە بەردەوامە لە زۆر عولەماش طبعاً لێرە تەخەڕوجیان کردیە لە ئەوولی هەتا ئێستا صاحبی معجم البلدان یاقوت الحەمەوی دەرێت ئەمن ساڵی 600 قسووری هاتمە ئاکرێ کوبوومەوە لە مزگەوتی گەورە لە ئاکرێ لەگەر شێخ محەممەد بنی فەضلون العەقری خەڵکی ئاکرێ ئەویش عەقریە شێخ محەممەد بنی فەضلون العەقری لەوێن دەرێ کوبووە لەگەر لە کتێبەکەی خۆ وا بەس دەکەت محاوەرەکە هەی و جدال هەوەکە هەی مەتەلەن مەبحەتێکی گەلێ کودو ئەو کردێندێک سوال و جوابت هەبین وێرێ هەندێک مناقەشەیەکەی سەر مەوضوعێکی دینی لە کتێبەکەی خۆوا دەرێ وەختی چوومە عەقرا فلان کەس لەوێن دەرێ بوو قاموسی بەیروز ئابادی ئەویش دەرێ عەقرا بەو لەفزەی دەرێ عەقرا مەدینەة مشهورة دفن فيها الفقيه المناظر الأديب محمد بن فضلون العەقری لە ساڵی 500 قسووری هیجری 530 قسوور وەفاتی کردیە و قەبرەکەیش ئێستاش هەر لە هەمایە لەو لای عالم زیارەتی دەکە بسم الله الرحمن الرحيم. قد فيروزي حضرة الشيخ عبد العزيز جيلانية كوري حضرة غوث الشيخ عبد القادر جيلاني قدس الله سره العزيز مناسبة مباركة تشتو بوصل الإمام حسن خوي تبارك وتعالى لهم لا كان رازي بيت بو خلوخانة بو طاعتي خوي تبارك وتعالى حتى أو شوينة فيروزة دعاء عالمك في حسايا كذاتك مباركة فيروزة هاتونا لا وخزمتي وطريقتي على سردسي مبارك وقتها أريد شيء فروردها أبو ناني داي عالم خزمتي عالمي كردية لا فينا خداي تبارك وتعالى وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ئێمە لە ئاکرێ ئەوتاین لە خزمەت مەرقەدی پیرۆزی شێخ عەبدولعەزیزی کوڕی شێخ عەبدولقاهیری گەیلانی ڕەحمەتی خوایان لێبێ طبعاً بوونی مەرقەدی ئەو پیاوە لێرە لە گێڕانەوەی زۆری بۆ هەیەکی لەوانە ئەڵێن گوایە هاتوو لە ناوە بۆ سڵحێک بەڵام لێرە عەمری خوای کردووە و لێرە ناشتویانە یا ڕێوایەتێکی کە ئەڵێن گوایە هاتووە لێرە خەڵۆی کردووە لە خوارەوە شوێنە خەڵۆکەی دیارە لەوێ خەڵۆی کردووە لە پشاخانە و دوایی وردە وردە خەڵ لە دەوری کۆبۆتۆ و زانیوانە کوڕی ئەو پیاوە مبارەکەی کوڕی شێخ عەبدولقادری گەیلانیە خەڵکێکی ئەم ناوە بە دەوریا کۆبوونەتەوە حاکمانی ئەم ناوە هاتوو لە خزمەتی ئەم ناوچیان کە خانەقەیان بۆ دروست کردو دوایی حجرە و مزگەوتەوەیان کردو خەڵک بە دەوریا کۆبێتەوە و خەڵکێکی زۆر لەم ناوچیانە بووە بە مرید و بە خەلیفەی ئەو یا ڕێوایەتێکی کە هەیە هەڵێن لەوانەیە ئەمەیان لە هەمەیان ڕاستتر بێ کە شێخ عەبدولقاهیری گەیلانی ڕەحمەتی خوای لێبێ کە ئەم کوڕە گەورەی بووە خۆی نردوێتی بۆ منتیقەی شنگال و منتیقەی ئاکرێوانە هاتووە لەم ناوچەیە خەریکی بانگەواز و دەعوە بوو و خەڵکێکی زۆر بە دەوریا کۆبێتەوە و لە کۆتایی ئاوای لێ هاتووە بە پیاوێکی زۆر گەورەی ناوچەکە کە حاکمانی ئەم ناوچەیە میرنشینەکانی ناوچەیە یعنی حسابیان بۆ کردووە و ئیشیان بۆ کردووە ئەم پیاوە دوایەوەی کەوا خانەقاکەی قەرەباڵغە بێ زۆرە بێت موریدێکی زۆرە بێ هەتا لە دەسەڵاتی ڕۆحی ئەم پیاوە هەتاکو شامە ڕوا هەتا تورکیا ڕوا ئەچێ بۆ باشووری عێراق هەموو کوردستان ئەگرێتەوە لەسەر تەریقەی قادری دوایەوە
شەڕێک ڕوئا لە فەلەستین کەوا قاچپەرستەکان هێرشێن بۆ فەلەستین قودس و نابلوس و ئەوانەیە گرن لەوێ سەلاحەدینی ئەیوبی کە ئەو جیهادەکە بەرامبەری بەوان داواکات لەم پیاوە کە پیاوێکی مبارەکە بێ و کە ئەزانێت کوڕی ئەو پیاوە گەورەیە لە بەغا کوڕی شێخ عەبدولقادر گیلانیە نامەی بۆ نووسێ کە بەدەمی بڕوە ئەمیش لێرەوە بەخۆی و 600 کەس لە موریدان و خەلیفەکانی ئەکەونە ڕێ ئەچن بەرەو ئەو شارە ئەچن بەرەو فەلەستین لەوێ شوێنێکی پێ سپێرن ئەو شوێنە لە ماوەی 14 ڕۆژە ڕزگارەکە لەوێ دوایە کە سەلاحەدینی ئەیوبی خەڵاتیەکە و لەگەڵ خۆیان پێکەوە ئەچن بۆ زیارەتی قودسەکەن و پاشان ئەم پیاوە ئەگەڕێتەوە بۆ کوردستان لە حەسەکە ماوەیەک ئەمێنێتەوە و دواییە بۆ شنگال لە شنگال ماوەیەک ئەمێنێتەوە و ئەنجایەتەوە بۆ شوێنی خۆی خەریکی خلافەت و مرشیدی خۆیە بێت لە ڕزگارکردنی گەلی کورد لەو کاتەداکەوە یعنی زۆری بۆ هاتووە کورد لە لایەنی مەغۆلەکانەوە پێشەوە خەڵکێکی زۆر کوژراوە لەنا ئەم پیاوەکو وەکو شیفایەکی دەرونی ئەو خەڵکە ئەبەخشێ لە لایەنی ڕەحیەوە پەرۆدەیان نەکات.